گەنجێ لە زانکۆ بیوێژن بێنێ ئازیزانم سوێن بەخوا نازانێ کام ئەفرەت هەڵبژێرێت جوان و ناشرین تێکەڵ بووە چاک و خراپ تێکەڵ بووە ڕەش و سپی بەیەکەوە تێکەڵ بووە خەڵک نازانێت کامە باشە کامە خراپە گەنج و لاوی ئەم سەردەمە یەک مۆبایلی ئەوەنەی پێوە هەمووی خاوەن ئەسرار و کۆدی تایبەتی خۆیەتی واللهی مامۆستای جامیعە گەنجەوەکو خۆم سوێن بەخوا تەکلیفی لێم کردو مامۆستا ئافرەتێکی بەڕەوشت و بە ئەخلاق و داوێن پاک و کەسایەتیم بۆ بدۆزەرەوە پرسیارم کردووە ئەی ئەم هەموو ئافرەتەی لە جامیعەیە چیەکەن تۆتی مامۆستا بەخوا نازانم یعنی ئەترسم ترسەکەم زۆرە چونکەم بەردەوام من شتی خراپا بینم جارێ هەل لە ڕووی سیما و دەموچاوە فێڵم لێکراوە سەحڕوا ئەعیون الناس واستەرهەبوهم ئێمە هەموومان سحرمان لێکراوە لوتی خۆی نییە تەجمیلی کردووە ئێستا هەر بووە بە باو لەو بازاڕەیە بسۆڕێرەوە دەدەقە جاری ئەوە نازانی لەزگەیە تێپێ بەبام لوتی ئەو خەڵکە بە سروشتەکەی خواش ڕازی نییە ئێستا ئازیزانم خەڵک والی شێواوە والی گۆڕاوە لوتی خۆی نییە چاوی خۆی نییە چاوی عەدەسەیە ئیمڕۆ سەوزە بەیانی ڕەشە دوو بەیانی مەیلە و کاڵ و زەردە ڕوومەتەکانی بۆ تۆکسە هی خۆی نییە برۆی تاشیۆ و برۆی تاتیۆ سەناعی بۆ داناوە برژەنگەکانیشی هی خۆی نییە تەواوی لێوەکانیشی پڕی کردووە لە سیلیکۆن و پڕی کردووە لە دەرزی بۆ تۆکس و ئەم شتانە تەواوی ئەم ئافرەتە بووە بە قابوغێکی عادی ڕەنگە بێتەوە بۆ ماڵ شێواز و ڕوخسارێتری هەبێت ئەوە لێهاتوە ئازیزەکانم خەڵکێک لەم سەردەمەیە وا گیری خواردووە واللهی پاک و پیس لێکەوە ناکات ناشرین جوان لێکەوە ناکات سپی و ڕەش لێکەوە ناکات وڵای گەنجێکیان بۆم باس کرد وتی پەیوەندیەکی لەگەڵ ئافرەتێکە لە جامیعە بەستە بوو زۆر بەسەر ئەم ئافرەتەیە هەڵدا بوو هاتبوو لە ماڵەوە دایە وا نازدارە وا باڵای بەرزە وا چاوی گەشە وا ڕوومەت ئاڵا وای لە ماڵەوە کردبوو هەر ئیم شەو بڕۆنە داخوازی و بیهێنن دایکی وتی کوڕە خۆشەویستەکەم با ئیمڕۆ بکەینە سپرایسیە بیکەینە شتێکی مفاجئە بڕۆینە داوای ئەم ئافرەتە بەس بێ ئەوەی تەلەفۆنی بۆ بکەی پێش ئەوەی تەلەفۆنی بۆ بکەی ئێمە ڕۆین تەقولبا بکەین و بەرکم دەرگا بکاتەوە بەم گوڵەوە بڕۆین ئیمشەو پێشوازی لێ بکەین و ماری بکەین و شەکرا و شرینی بخۆینەوە وڵای وتی کوڕەکە چوم سبحان الله سیرەکەم چاوی ڕەش بوو بەڵام ئێستا چاوی شینە برۆ نەماوە برژەنگ نەماوە دەموچاوی وەخۆی نەماوە هاتبوونە دەرەوە بە دەستی خاڵی ئازیزانم ئەوەیە ئێمە هەموو شتێکی غەربمان تاقی کردەوە ئەزانن بەخوا هەموو شتێکی ئەوانمان تاقی کردەوە سوێن بەخوا خۆشبەخت نەبووین سوێن بەخوا تەنها ئیسلامەکەمان بە باشی تاقی نەکردوێتەوە لە شێوازی جلوبەرگە ئازیزانم تۆ بڕۆ لەو جادەی سالمەوە بڕۆ بۆ ناو مەولەوی لێەوە بڕۆ بۆ ناو ئۆرزی یەک سەعات ڕێ بکە وای لێ هاتووە واللهی ئیسلام ئەوەنە غەریب بووە دوو ئافرەتی لە چک بەسەر نابینیت ئەوان چیان کردە بەریان ئافرەتەکانیان ئافرەتانی ئێمە پۆشیان گەنجەکانیان چیان کردە بەریان ئێمە کردمانە بەرمان وازمان لە دابوو نەریتی کوردەواری خۆمان هێنا ویسمان پێشکەوین ویسمان خۆشبەخت بین بەڵام هەر لە شوێنی خۆمانە ماینێتەوە تۆ بینیتانە جلی کوردی چەند غەریب بووە ئەسڵەن هەر بە مەراسیمی حکومی و دەستور و قانون یەک ڕۆژێک دانراوە بۆ جلوبەرگی کوردی یەک ڕۆژ هەموو شتەکان غەریب بووە ئازیزانم حەفەلاتی زەواجمان ئەزانی چی لێ هاتووە ئەوروپا چی ئەکەن ئێمەش ئەواکەین بووکەکانیان چۆن ڕوت ئەکرێنەوە بووکەکانی ئێمە کچەکانی ئێمە خوشکی من خوشکی تۆ کچی من کچی تۆ ئەو جلا ناکرێتە بەری وەڵای جاری وایە ئەدەمە بازاڕە کە ئەو جلانە بینم لە بازاڕە عرض کراوە خۆم ئەڵێم ئەکرێ ئافرەت ئەوەنە بێشەرم بێ ئەو جلە بکاتە بەری ئەکرێت پیاوێک ئەوەنە عیزەت و کەرامەتی لە دەستدا بێت کچەکەی بیڵێ بەو بەرگەوە بڕاتە بووکی جلی بووکێنێەوە بڕاتە ماڵی زاوایەکەیەوە لەتەتەبیعەنە سەنەنە من کانە قەبلەکم شیبڕا بشیبڕ فەرمووی بز بە بز دوایانەکەون وذراعا بذراع قەس بە قەس حتى ولو دخلوا جحر ضب لاتبعتموه فەرمووی ئەگەر ئەوان بچنە ناو کونی بزن مژۆکی شەوە ئێوە دوایانەکەون اینجا موسڵمان عادەتێتی خوا نەکا سەری لێ بشێوێ سوێن بەخوا حەیا و شەرم و عەیبەی لا نامێنێت بەخوا ئێمە خراپترمان کردووە
بەخوا ئەگەر ئەوان بووکەکانیان لە هۆڵی حەفەلاتا ڕوت ئەکەنەوە ئێمە ئێستا ئەبێ باوکی بووکە دایکی بووکە برا و خوشکی بووکە ڕقسکە لە بەردەمەوە خەڵکەیە و ئەبێ ئێستا عیبەیە ئەگەر بووک و زاوە لە بەرچاوی ئەو خەڵکەم یەکتری ماچ نەکەن. بەخوا باوکی حاجی و یە بۆ مزگەوت، بەخوا ڕەنگە کچە مەلا بێت، کچەکەی لەو بازاڕێ ئاسوڕێتەوە نیمچە ڕوت معەزەز مکەڕەمش خۆی لەبان مینبەر وتار ئەیات بۆ خەڵکە. ئەوا لێمان تێک چووە وەکووتم مسلمان لێی تێک چێ بەخوا شەرم و حەیا و عیبەی لا نامێنێت. ئەگەڕنەوە ئەڵێن پیاوێ وەسیەتێک کرد بۆ کوڕەکانی و کوڕەکانم توخوا نەکەن عەرەق بخۆنەوە، قەت توخنی مەشروب خواردن نەکەون، بەس ئەگەر خواردتانەوە وەکو کافرێ بیخۆنەوە، وەکو گاورێ وەکو جوولەکەیە بیخۆنەوە. وتیان باوە گیان بۆ؟ وتی ئاخە ئەوان لە هەفتەیەکا 2 ڕۆژ ڕۆژێ شەمان و یەکشەمان وەکو بەرنامە دایان ناوە، عوتڵەی ڕەسمی خۆیانە ئەخواتەوە. بەڵام کوردەکەی خۆمان موسڵمانەکەی خۆمان کە سەری لێشێوە ئەیتر ئەو هەموو ڕۆژێ ئەخواتەوە بەرمیلێک ئەخواتەوە کە یێتەوە دوو لە ڕووی جەنابتان وەکو کەلاکێ لەو ئەرزاکەوێت. خراپتر ئەبین لە کەسی بێ باوەڕ. حەچی دەستوری ئەوان هەیە خزاوەتە ناو ماڵەکانی خۆمانەوە، کەسیش حەقی نییە و هەمومانش گوێمان لێ خەوانووە.